ساڵانە لە یادی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە بە مەراسیمێک یادەکە بەرز ڕادەگیرێت و دەیان چالاکی جۆراوجۆری تایبەت بە کارەساتەکە لەسەر ئاستێرەمی کوردستان و دەرەوە بەڕێوە دەچێت. پارێزگاری هەڵەبجە ئاشکرای دەکات ئەم ساڵیادی 32مین ساڵیادی کیمیابارانەکە دەکرێتەوە و بە شێواز و میکانیزمی جیاواز لە ساڵانی ڕابردوو بەڕێوە دەچێت. دیارە یادی 16 ئێمە لە دڵمانە، لەو شاخە بین لە شاخ لە ژێر خێما بین لە ناو هەڵەبجە بین یادی 16 ساڵێ کراوەوە بێ بشکرێتەوە، بەڵام میکانیزمەکەی گۆڕین مەسەن پار جۆرێک کردومانە پێرار پێش ئێمە بەرزکاک عەلی و پێشووتر بەرزکا عەبدوڵڵا لێرە جۆرێک کردووە ئەم ساڵیش هەر یادی 16 یەکەینەوە و میکانیزمی تایبەتی بۆ دانین و ئێمە نزیک بە 4 کۆبنەوەمان کردووە و پێنجشەمە جەنابی وەزیریش دێتە ئێرە کۆبنەوەیەکە سەرپەرشتیەکە لەسەر یادی 16 چۆن میکەین و چ میکانیزمێکی بۆ دابنین. حکمەت فایق خاوەنی دەشەیری کیمیابارانەکەی هەڵەبجەیە و دەڵێت ساڵانە لە 16 برینەکانمان نوێ دەبێتەوە. بە خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەیدان دەڵێت با 16 ساڵ لە ڕێگەی ڕێپێوانێکەوە بچینە سەر مەزاری شەیدان و ناڕزایەتەکانمان بۆ بە دەمەوهاتنی حکوومەت هێرێم و عێراق نیشان بدەین و واز لە کورسی VIP و مەراسیم بێنین و فاتیحایەک بۆ شەیدەکان بنێرین. داواکارین لە خەڵکی شاری هەڵەبجە، داواکارین لە کەسوکاری شەیدان، داواکارین لە ئیدارەی شار پارێزگا ئەگەر لەگەڵ پارێزگار و لەو کەسانی کە لە دەسەڵاتان کە ئەگەر لە کورسەکانیان ناترسن هاوکار لەگەڵ کەسوکاری شەیدان لەگەڵ خەڵکی هەڵەبجە داوایان لێ ئەەکەین بە ڕێپێوانێک دەلالت لە ناڕەزایی خەڵکی هەڵەبجە بکە بۆ سەرگۆڕی شەیدان و لەوێ سورەتی فاتیحایە بخوێنین بۆ گۆڕی شەیدان بە هەمومان بە یەک دەنگ داوا بکەین و پەیامێکی ناڕەزایی بخوێنینەوە بەڕووی هەم هەرێمی کوردستان و هەم عێراق. دیارە دوو لایەنە، هەم عێراق بەرامبەر ئەم شارە پێویستە ئاوڕێی لێ بداتەوە کە ئەویش بە قەرەبوو، هەم هەرێمی کوردستان کاتێکە باز لە پارێزگاکەن هیچ هاوکاریەکی ئەم پارێزگایە ناکرێت لە ڕووی بژانەوە. بۆیە زۆر پێویستە هەمومان بەو تینە ئەو ساڵیادە بکەینەوە. 31 ساڵە یادی کارەساتی کیمیابارانەکەی هەڵەبجە لە ناو وەڵێکی داخراو دەکرێتەوە و کۆمەڵێک بەڵێن دەدرێت و دواتر شارەکە فەرامۆش دەکرێت. ئەمە وتەی خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەیدانە کە نیگەرانن لە شێواز زیادکردنەوەی کارەساتەکە و دەخوازن ئەو شێوازە لە بادەردانی بودجەیەک و بەڕێکردنی تاوانەکە بەو سارد و سڕیا کۆتایی پێبێت. داواش دەکرێت هەمووان لە 16 ساڵ داوای ئاوەردانەوەی زیاتر لە پارێزگانویەکەیان و ئاوەدانکردنەوە و پێشکەشکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بکات. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.